سڵاو هاوڕێیانی خۆشەویستی وادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆی نوێ هاتمەلاتان بۆ باسکردنی فیلم و زنجیرەکان. بۆ ڤیدیۆ ئەمجارە فیلمێکی یەکجار تایبەت وە فیلمێکی تازەی سینەمای ئێرانی بۆ دەستنیشان کردوون. ناوەکەی ئەگەر بکەینە کوردی بەمانەی یاریەکە بکوژە یاخود بکوژی یاریەکە دێتن کە لە دەرێنانی محەممەد ئیبراهیم عەزیزیە کە فیلمێکی کۆمەڵایەتی و وەرزشیە لە ڕووداوێکی ڕاستەقینەوە گیراوە کە لە دوایین فستیڤالی ئەم ساڵ فستیڤالی فەجری نمایش کرا. جا تۆ قەت لە خۆت پرسیوە وەرزش بەگشتی و تۆپی پێ بە تایبەتی تەنیا ئەوە نییە کە دەیبینی، تەنیا یاریەکان نییە، بەڵکو وەرزشیش وەکو زۆربەی کایەکانی تری ژیان دوو ڕووی هەیە. تۆپی پێ تەنیا ئەو ڕۆ نییە کە بۆ چێژبینین سەیری دەکەیت، بەڵکو ڕوویەکی تریشی هەیە کە ڕووە تاریکەکەیتی. جا ئەو فیلمە تیشک دەخاتە سەر لایەنە تاریکەکەی. لایەنە تاریکەکەی نیشانی بینەر دەداتن کە وەرزش پێمان دەڵی وەرزش کە تەنیا چێژبینین نییە بەڵکو لایەنێکی تریشی هەیە. بۆیە پێویستە بینەری ئەو فیلمە بی بەتایبەتی ئەوانی کە عاشقی یاریەکانن، بەتایبەتیش یاری تۆپی پێ. جاوە فیلمە زیاتر فۆکس دەخاتە سەر ئەو لایەنە تاریکەی وە ڕەنگە بینەر بەو شێوەیە نەیزانی بێت یاخود زانی بێت و وە قەنەعەتی پێ ناهات بێت، بەڵام دوای بینینەوە فیلمە بینەر قەنەعەتی تەواوی بەبوونی لایەنە تاریکەکەی وەرزش بەگشتی تۆپی پێ بەتایبەتی دەبێتن. بۆیە ئەوانەی سیر دەکەن و ئەوانەی جددین لە سیرکردنی یاری تۆپی پێ زۆر زەرورە ئەو فیلمە ببینن. جا ئێستش ئەگەر پوختەیەکی چیرۆکەکە باز بکەم، ئەو فیلمە باز لە ژیانی کەسێک دەکات بە ناوی موسا. موسا کەس یاریزانێکی خانەنیشی تۆپی پێیە. ڕووداوەکان زیاتر تشی دەخاتە سەر ئەو کاتێکە برایەکی ناوبراو لە ڕووداوێکی ئاڵۆزدا لە ناو یاری گیان لەدەستەدا. جا موسا هەڵدەسێت بە کۆکردنەوەی هەڵدەسێت بە لێکۆڵینەوە کۆکنەوەی زانیاری بۆ ئەوی حەقیقەتی مردنی براکەی ئاشکرا بکاتن. لە پاڵ ئەوەشدا دەیەوێت بزانێت چنیێنێک لە پشت ڕووداوەکەەوە بوونی هەیە. جا موسا دەگاتە دەرئەنجامێکەوە و دەبینێت و دەبێت و هۆکاری ئاشکرابوونی گروپێکی گەندەڵ و گرەوکردن کە بە ناسایی کاری گرەوکردن دەکەن لەسەر یاریەکان و دەبینێت شۆک دەبێت کاتێک دەبینێتن کۆمەڵێک کەسی دەسەڵاتدار و بەهێز لە پشت ئەو جۆرە ئیشانەوەن کە ئیشان گرەوکردن و گۆڕینی ئەنجامی یاریەکانە بۆ بەرژەوەندی خۆیان تاوەکو پارەیەکی زیاتر بەدەست بهێنن. جا موسا لە پاڵ ئەوەی کە دەیەوێت حەقیقەتی ڕووداوی براکەی و یاریەکە و ئەو کەسان ئاشکرا بکات، دەیەوێت ڕووی ڕاستەقینەی یاریەکە و فێڵەکانی بۆ کۆمەلگایەکەی خۆی و فیلمەکەش پێیانەوەی کە بۆ جیان ئاشکرا بکاتن. فیلمێکی زۆر جوانە، هیوادارم بینەری بن. تەواوم لێ سپۆیل نەکردن، تەنیا کورتەیەکم لەسەر چیرۆکەکە بۆ باسکردن و هۆکاری چی بوو کە موسا بە دوای ڕووداوی مردنی براکەی بە ڕووداوێکی ئاسایی نەبینی و لە کاتی گەڕان و لێکۆڵینەوە چی دەبینێت. فیلمەکە بەڕاستی شایانی بینینە، بە تایبەتی ئەوانەی وەکو سەرتاش باسم کرد ئاڵوودەی یاریەکانن و بە حەز و بە کاتێکی زۆر بۆ بینینی یاریەکان تەرخان دەکەن. ئەو فیلمە بۆ من وەک فیلمێکی دەگمەن و ناوازەی سینەمای ئێرانی دەمینێتەوە بۆ چونکە ئەو فیلمە ڕێک ڕووی ڕاستەقینەی وەرزش بەگشتی و تۆپی بێ بە تایبەتی نیشانی بینەر دەدات و پێمان دەڵێت کە تۆپی بێت تەنیا ژەمێک نییە بۆ چێژبینین، بەڵکو ڕێک ڕنگدانەوەی کۆمەلگایە، ڕنگدانەوەی خراپی و تمۆحی ئینسانەکانە. جا لە قالبی چیرۆکێکی سادە و دیمەنی زۆر ناوازە و قوڵەوە ڕێک وەکو تابلۆیەکی ناوازە نیشانی بینەر دەدات. بابەتەکان زۆر بە سادەیی دەگەێنێت و بڕێتی لە دیمەنی زۆر زۆر ناوازە، بەڵام دیمەنێک سادەنا قۆڵ بۆ ئەوی بینەر تەواو بیر بکاتەوە. و ئەو فیلمە پرسێکی زۆر زۆر گرنگ دەربارەی دادپەروەری ئینسانەکان، سەبارەت بە دادپەروەری ئینسانەکان، سەبارەت بە
ناوبانگ و گەندەڵی پێشانی بینەر دەداتن و بینەر لە کاتی فیلمەکەدا پرسیارێکی سەرەکی لە خۆی دەکات ئایا کامیان دەبێتە قوربانی یاریەکە یاریزانەکان و یاخود تۆی بینەر کە پرسیارێکی گرنگە بەڕاستی زۆر ئەگەرێکی بێزە بە بڕۆیم کە تۆ کاتێک سێری فیلمەکە دەکەیت هەمان ئەو پرسیارە لەلا دروست بێت کە من لەلام دروست بوو سەبارەت بە وەرزش بە شێوەیەکی گشتی ئایا کامیان دەبینە قوربانی منێک کە دەمێکە سێری یاری دەکەم ڕاستە ئێستا تۆزێک دوور کەوتمەوە تۆ چونکە بەڕاستی لە ئەو فیلمە زۆر دەمێکە دەزانم ئەنجام یاریەکان زۆر بە ئاسانی یاری پێدەکرێتن جا کامیان دەبێتە قوربانی یاریزانەکان یاخود دیارەکە بگۆتە قوربانی یاخود بینەر دەبێتە قوربانی کە کاتێکی زۆری خۆی بە یاریەکەوە بەسەر دەباتن و فیلمە ڕخنەیەکی گرنگ و بوێرانە ئاراستە دەکات بۆچی بۆ کۆمەڵگە بۆ دامدەستگا وەرزشیەکان بە شێوەیەکی گشتی چونکە ئەو فیلمە لە ناوڕۆکدا هەڵگری فکرێکی ڕخنەیە سەبارەت بۆی کە سەبارەت بە بەکارهێنانی دامودەستگا وەرزشیەکانی دەسەڵات بۆ بەرژەوەندی کەسی بۆ بەدەستێنانی مادێدێکی زیاتر و فیلمە دەپرسێت ئایا کامیان گرنگترە دەستکەوتەکان و یاخود ئەخلاق ئەی بۆچی بۆ بەدەستێنانی دەستکەوت ئەخلاق پشتگوێ دەخێن کە پرسێکی زۆر گرنگە و بە بڕوای منیش ئاراستەکردنی ئەو پرسیارە ئامانجی یەکەمی دەرهێنەرە لەو چیرۆکە جوان و فیلمە ناوازیەدا و ئەو گەشتەی موسا بە تەنیا گەشتێک نییە بۆ گەشتن بە حەقیقەت و دۆزینەوەی ڕاستیەکان بەڵکو لە هەمان کاتدا گەشتێکە بۆ بەدەستێنانی وشیاری بۆ کۆمەلگا موسا دەیەوێت پێمان بڵێت وەرزش بە شێوەیەکی گشتی تۆ پیپێ بە تایبەتی مانە ڕاستەقینەکەی لەدەستداوە ئەو وەرزشە تەنیا یاریە بۆ چێژبینین پێمان دەڵێت ئەوە درێژی زۆر گەورەیە چونکە لەو فیلمە نیشانمان دەدات و پێمان دەیەوێت پێمان بڵێت کە وەرزش لە گۆڕەپانێکی پڕ لە ڕکابەری و هێز و پاچیەوە گۆڕاوە بۆ گۆڕەپانێکی پڕ لە گەندەڵی و بەدەستێنانی پارێکی زیاتر بۆ چەند کەسێکی تایبەت کە یاری بە ئەنجامەکان دەکەن کە یاریەکان وا دەکەن خەڵک زیاتر فۆکسی لەسەر یاریەکان گرنگ نیشان دەدات و گواستنەوە ئەو یاریزانە ئاسایانە بۆ پارە خەیاڵیانە ئەوەش بەشێکە لە یاریەک بۆ بەدەستێنانی پارەی زیاتر و ئەو فیلمە لە کۆتاییدا نمایشێکە بۆ دەرخستن و ئاشکراکردنی ڕوخساری شاراوەی وەرزش و نیشانمان دەدات لایەنە تاریکەکەی چییە هاتە ئێستا زانیوتە ئەگەر زانیوتە بۆ شێوەیە کە بیری دەکەیتەوە یاخود بۆ شێوەیە کە فیلمەکە باسی دەکاتن چونکە بینەر دوای تەواوبوونی یاریەکە تێدەگات کە ئەو وەرزشە بە شێوەیەکی گشتی و تۆی پێ بە تایبەتی تەنیا یاریەک نییە بەڵکو شانوویەکە بۆ گەندەڵی و بەدەستێنانی پارە هیوادارم بینەری ئەو فیلمە بن بۆ ئەوی تێبگەن من پێش ئێوە و هەمومان تێبگەینکەوە تا ئێستا بە دیار چ شانوویەک و چ نمایشێکەوە دانیشتین و کاتی خۆمان لە شتێکدا سەرف کردووە کە زۆربەی شتەکان کە ڕوو دەدات ئەنجامەکان بە تایبەتی بەرنامە بۆ داڕێژراوە شتێک نییە لە خۆرا ڕووداتن بە تایبەتیش ئێستا نمایشەکە زۆر زێوتر بووە چونکە دەبینن پارەی خەیاڵی لە یاریزان لە یاریەکان لە یاریگاکان لە بۆتۆڵەکان سەرف دەکرێتن بۆ ڕاکێشانی زیاتری بینەر بۆ زیاتر هارکردنی بینەر بۆ ئەوی چەند کەسێک پارەی زیاتر بەدەست بێنن چونکە هەموو هەدەفیان ئەوەیە ڕاستە چێژ دەبەخشێت یاری بینی خۆم چێژم نێبینیوە ئێستا جابەجار سێری دەکەم چێژی هەیە ڕاستە بەڵام چی پێ دەبەخشێت هیچ بەڵام بۆ هەندێک کەس ئیشیانە و پارەی خەیاڵی لەو وەرزش بە شێوەیەکی گشتی بەدەست دێنن بۆیە بینینی ئەو فیلمە بەڕاستی زۆر زەرورە بۆ هەمومان من بینیم ئەو فیلمەکە دەگمەن و ناوازە بوو زۆرم بەدڵ بوو و پێتان دەڵێم شایانی بینینە بۆتان پێشنیار دەکەم فیلمەکە تازەیە لە یوتیوب حالیان بەردەستە هێشتا نهاتوتە سایتە کوردەکان هیوادارم بە زووترین کات ژێرنووسی بکەن
چونکە فیلمەکە شایان ببینینە شایانی ئەوەیە چونکە فیلمەکە دەست دەبات بۆ چاوت و ئاگدار دەکاتەوە زۆر بوێرانە دەست دەبات بۆ هەندێک بابەتی سەرێکی لە ژیانی هەموو دنیا نەک بەتەنیا چونکە ئێستا دەبینی وەرزش لە هەموو شوێنێک بابەتی سەرێکیە بۆیە بینینی ئەو فیلمە زۆر 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 پێویستە بۆ هوشیار بوونەوەمان هیوادارم بینەری بن قسەی وام نەما لەسەر فیلمەکە ئەگەر تۆ بینەری بوویت سەرنجت بنووسەوە بۆ ئەگەر بینەریشی نەبوویت هیوادارم لە یەکەم مەجال سەیری ئەو فیلم بکەن یاخود چاوەڕ بکەن تاکو سایتە کوردەکان بەردەست دەبێت نازانم کەینێ بۆیە بینینی ئەو فیلمە ئەوڕۆپیان سبێ بێت بۆ تۆی بینەر زۆر زۆر گرینگە هیوادارم شتێکم لەسەر فیلمەکە و بە ڕوونکردنەوەیەکم دەربارەی خوێندنەوەم بۆ فیلمەکە باسکردی بێت و بەدڵتان بوو بێت پەیامەکەم گەیشتی بێت ئینشاءڵڵا تا فیلمێکی تر تا ڤیدیۆیەکی تر دێم وڵاتان هەر ئاسوودە و خۆشبەخت بن